هەمیشە پێشەنگ لە خزمەتکردن باوکاری ڕێکخراوی CDO هەستاوە بە سازدانی ئێوارە کۆڕی شێعری و ڕێزلێنان بۆ خاتوونێکی جواننووس شاعیرێکی بە ئەزمون بەڕێز کنێر جەمیل و ناساندنی دوو بەرهەمی شاعیر و بە دیاریبەخشینی بەسەر ئامادەبوواندا. و هەروها من یەکەم جارە کۆڕیشە جێڕم لە سلێمانی لە هەولێر زۆر کۆڕم جێڕایە لەسەر کتێبەکانم و لەسەر کار و خەبات و چالاکیەکان. بۆیە بەڕاستی ئێمەی کورد زۆر ساویلکانە بۆ هەندێک مەوازیعی سەرەکی ئەڕوانین. هەموو شتێک زەربی سفرەکەین و سفریش زەربی هەموو یەکەین. بۆیە کە ئەڵێن فلانە شتە غەڵەتە و فلانە شتە ڕاستە، بەڵام ئێمە زەربی سفرمان کرد ئەو کار و خەباتانە کە لە شەڕی براکوژی زۆربەی کادیران و خەڵکمان ناردە دەرەوە. ئێستاش دەگەدا بیکار و چالاکیەکانی خۆیان هەرەکەن، بەڵام لە کوردستان ئەوها نییە، گۆڕا بەناو ئەیکی دیکە گۆڕا. کورد هەمووی یەکە، ئەوە نییە لەسەر پەڕۆ و لەسەر ئەوە کە خۆشم بەڕاستی زیندانی بووم. هەرچەندە کۆڕەکەم ئەوە نییە کە باسی سیاست بکەم، کۆڕی من کۆڕی ئەدەبیە، بەڵام کە قسە هاتە سەر دەنگ و باس ئەبێ باسی ئەو شتانەش بکەم. جا بۆیە من لە هۆڵەندا و لە بەریتانیا دەستم بەکار و چالاکی کرد کە میدیایەکم هەبوو لە سخیدام. دوای ئەوە گواستمەوە میدیاکە بۆ تیلبۆرخ، لەوێشەوە کار و چالاکی میدیاکاریم کردیە. دوای ئەوە ڕۆیشتم چوومە بەریتانیا و هەروها لە بەریتانیاش دەستم پێکرد بەکار و چالاکیەکان. زۆر جار خۆمە دیتەوە زۆر زگم بە میلەتی کوردە سۆتاتەنیە، تاقە شەخصە بووم کە بە ناوی جالیەی کوردەوە قسە بکەم و هەروها شکر تەقدیر واتە سوپاسنامەی مەلیکەی بەریتانیاشم وەرگرت کە ئیشم کردبوو لە سەلیبی ئەحمەری بەریتانی و هەروها بە ناوی کوردیشەوە زۆر جار قسەمە کرد کە هەرچەندە من تەنیا بە ناوی چالاکوانی مەدەنی و بە ناوی سیاسەتەوە بە ناوی کچێکی زیندانی سیاسیەوە قسەمە کرد، نەک بە ناوی حکوومەت و بە ناوی ئەوەوە، بەڵام خۆمان هەوڵمانەدا کە شتێکی وا بکەین. ژیرم کۆرپەی شاری هەریرم، دانیشتووی کوردستانم، پێشمەرگەی نیشتیمانم، شاری خانزادی سۆران، چیا و دەشت و بیابان. Zaten bu konuya yere